لەگەڵ ڕووداوەکاندا بەرنامەیەکی ڕاستەوخۆی هەفتانەیە بەڵێن ساڵح ئامادە و پێشکەشی دەکات. تۆش دەتوانیت ڕاستەوخۆ بەشداری لەم بەرنمەیەدا بکەیت. جوانترین سڵاو ئاراستی ئێوە بەڕێزان بێتن بەخێر بێن بۆ بیستنی بەرنامەی لەگەڵ ڕووداوەکان. هاوکارم بەڵێن ساڵح لە پشوداندایە و من مختەبەر شێروانی لە بڕی ئەو بەرنمەیە پێشکەش دەکەم. سەرۆکوەزیری تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان چوارشەممە ئاڵوگۆڕێکی لە کابینەیدا کرد لە پاشەوەی سێ لە ئەندامانی کابینەی دەستیان لە کارکێشاوە لەسەر شەرمەزاری گەندەڵی کە بۆتە ئاستەنگەکی بێپێشینە ڕوبەڕووی دەسەڵاتی 11 ساڵانەی ئەو ببێتەوە. ئەم شەرمەزاری دراویە ناسرااو بە ئۆپۆراسیۆنی بەرتیل وەرگرتن و پارە خواردن لە هەفتەی ئەم مانگە سەری هەڵدا کاتێک بەدەیان کەس بە سەرۆکی بانکی گەل بە تاوانی دزی گەورە دەستگیرکران. ئەردۆغانیش بە جێگۆڕکەی پۆستی گەورەی پۆلیسان وەڵامی داوە و لە گوتاری جەماوەریدا بە توندی ڕەخنەی لە فەتحوڵا گوڵەن ڕێبەری بزوتنەوەی ناسراوی خزمەتگوزاری کرد کە ئەم ڕێبەرە ئێستا لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکادا دەژیت و بەڕێز ئەردۆغان بەردەوام گوتیشی ئەم ئۆپۆراسیۆنە پیلانێکی ناوخۆ و هەروەها دەروەیە بەدژی تورکیا. لە ناو دەستگیرکراوەکاندا هەروەها ڕەزا زەراب بەڕەچەڵک ئێرانی تێدایە کە دەگوترێت بە ڕێگای ئەوە پێشێلی سەزاکانی نەتەوە یەکگرتووەکان کە لەسەر ئێران دانراون لەبەر پرۆگرامی مشتومڕ لەسەر ناوکی کرابوو و پارە بە شێوەی ناسایی بە تایبەتی ڕادەیەکی زۆر زێر بۆ ئێران ڕەوانە کراوە. ئەمە تەوەری ئەم بەرنمەیە. دوو میوانی بەڕێزمان دەگەڵدایە بەڕێز دەروێش فەرهۆ سەرۆکی ئەنستیتوی کورد لە بروکسل و بەڕێز عارف نادری ڕۆژنامەوان هەروەها چالاکوان لە بروکسل دەگەڵماندایە. بەڕێز دەروێش فەرهۆ ئەم کاتت باش. زۆر سپاس دەکەم. بەڵێ هەروەها بەڕێز عارف نادری ئەم کاتەی جەنابیشت بەخێر. ڕێز و خۆشەویستی بۆیەوە هەروە بۆ میوانی خۆشەویستی بەرنامەکەتان و گوێگرانی بەڕێز. بەڵێ بەڕێز دەروێش فەرهۆ لە لای جەنابەت دەمێنەوە. بەڕای جەنابەت ئەم ئەوەی کە ئێستا دەیبینین و بەو شێوەیە سەری هەڵداوە ئایا ململانەیە یانی دوژمنکاری نێوان بزوتنەوەی فەتحوڵا گوڵەن بزوتنەوەی خزمەتگوزاریە و هەروەها نێوان حکوومەتی سەرۆکوەزیر ڕەجەب تەیب ئەردۆغانە؟ نوکە ئەو یعنی ئەو سازیا بۆ لەتی ئاخافتن لە تورکیا بە هەوایەکی گشتی بناوێت جەماعەتی بکردن وەختا ئەس باخم ئەزت بناوێت جەماعەت ناو بکەم یعنی ئەو سازیا بۆ لێ داویە دەبێت ئەمنا سازیا جەماعەتێنە لێ سازیا خزمەتکاریەنە گوتنەکەنویە جبروي عزي قلنا بجماعات كريم أو دامك درجة و نافبرا في جماعات بسروكات جولان فتلا جولان كو وكواجي قلت لأمريكا دميني ودنافبرا سروكوزير تركيا بسروك أكبرتية عربي أكو ركابيل حكومات حكوم دارن دنافبرا ودا دامك درجة شرك دستيكية أو شرجي بجشتي لسر برزجريكا اقتداري بركو إدي جماعات دويد دمين داويدا وان مهين داويدا قالك بيفاجوي نازي بوج كرنين أردوان نازي بو چند جارا اختار دانه ده كو إدي واتشتي خبو غاري لأردوان جي إدي دمه كده بسكر وهو بەداخەوە دەنگی جەناب لە دەست دەڵێن. بەڵێ بەڵێ بەڕێز دەروێش فەرهۆ جەناب دەنگت ناتن. بەڵێ هەتا گرفتەکە چارەسەر دەکەین. بەڕێز عارف نادری وەکو چاودێرێکی کاروباری ئێران و هەروەها تورکیا بەڕای جەنابەت ئەمە چ کاریگەریەکی بەسەر حکوومەتی سەرۆکوەزیر ڕەجەب تەیب ئەردۆغان دەبێتن؟ ئەوەی کە ئێمە لەم ڕۆژەدا ئەنجامەکان و کاردانەوەی ئاشکرابوونی ئەم گەندەڵیەمان لە دەسەڵاتی
تورکیەدا بینیوە کە سێ لە وەزیرەکانی واتە وەزیری نێوخۆی تورکیا وەزیری ئابووری و وەزیری ژینگە و شارەسازی تورکیا ناچار بوون دەست لە کار بکێشنەوە و دەوڵەتی ئاغای ئەردۆغان بە تەواوی چۆتە ژێر پرسیاوە هەروەها پارتی داد و گەشەپێدان و تەنانەت ئەو ناڕەزایەتیانەی کە پێشتر لە مەیدانی تەقسیمدا کۆتایی پێهات بوو دیسانەوە ناڕەزایەتەکان لەناو تورکیەدا بەرز بووتەوە و هەموو لایکەوە تەنانەت ئەمە بۆتە هۆی ئەو ململانیە بەرینەی لە نێوان هەم پارتە نەتەوەخوازەکان لە تورکیەدا و هەم پارتی داد و گەشەپێدان و تەنانەت بزوتنەوەی بەڕێز فەتحوڵڵا گولن لەگەڵ دەسەڵاتی ئاکەپەدا و تەنانەت لە بواری ئابووریەوە کە بینیمان کە زۆر دیسانەوە خەسارێکی گەورە بوو ئابووری تورکیا بوو و ئابووریە کە بەردەوام پارتی داد و گەشەپێدان و ئاغای ئەردۆغان شانازیان پێدەکردوە بۆ هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئابووری پەرەسەندوی تورکیا و دیسانەوە پەرە بە دەسەڵاتی سیاسی خۆیان و سەرکەوتنەکانی خۆیان لە هەڵبژاردنەکانی تورکیادا بدەن بینیمان کە شاخصەکانی سەهام لە تورکیادا 4% دابەزیوە و لەم ماوەیەدا زیاتر لە 20 میلیارد دلار زەرەر بە ئابووری تورکیا گەیشتوە ئەمە دەبێتە هۆکاری ئەوەی کە دەسەڵاتی ئاغای ئەردۆغان لە بواری سیاسیشەوە کە چونکە لە مانگی مارسی دەهاتوویشدا هەڵبژاردنەکانی شارەوانیەکان لە تورکیەدا هەیە دیسانەوە لەو بوارەیەشەوە ببێتە هۆکاری ئەوەی کە بە پێچەوانەی ڕابردوو کە بەردەوام ڕێژەی دەنگەکانی ئاکەپە لە تورکیەدا زێدەتر دەبووەوە ئەم جار بەهۆی ئەم ئاشکرابوونی گەندەڵیەکان ڕێژەی دەنگەکانی ئەویش دابەزێت و تەنانەت هندی چاوەدێری سیاسیش باس لەوە دەکەن ڕەنگە تاخۆناغی ئەوەیش بچێت کە دەسەڵاتی پارتی داد و گەشەپێدانیش ڕۆبەڕووی شکست بکاتەوە بەڵام خۆ بەمە کۆمەڵی ئەنجام کاریگەری کورتخایانی بووە کە گوتمان ئەوەی کە چەند وەزیری دەوڵەتی ئاغای ئەردۆغان ناچار بوون دەست لە کار بکێشنەوە و ئاغای ئەردۆغان دە وەزیری تازەی ناساندووە بە جێگەی ئەوانە و لە لایکی ترەوە ئەنجامی درێژخایەنی دەبێت واتە ئەوەی کە پارتەکانی سیاسی دیکە لە ئاستی تورکیەدا ئەگەر جاران تەنیا بە وەکو دەنگۆ باسییان لەوە دەکرد کە دەسەڵاتی ئاکەپەیش و تەنانەت دەوڵەتی ئاغای ئەردۆغان و شخصی ئاغای ئەردۆغان خۆی ئابووری تورکیای پاوان کردەوە کەسانی نزیک لە ئەو خەریکن بە هەموو جۆری کۆنترۆلی ئابووری تورکیا دەکەن و ئەمە بۆ ئامانجە سیاسەکانی خۆیان بەکاردێنن ئاشکرابوونی ئەم گەندەڵیانە ئەوش لە ڕادەیەکی بەری ناواتە 87 میلیارد یورۆ لە ماوەی 4 ساڵدا کە دەتوانین بێژین گەورەترین یا یەکی لە گەورەترین گەندەڵیەکان و پۆرشوویەکانی درێژایی مێژووە ئەبێتە هۆکاری ئەوەی کە ئەو دوورشمانەی کە دەوڵەتی ئاغای ئەردۆغان واتە باسی لە ڕوونیە کرد باسی لە پاقژی و خاوێنی لە سیاست لە ئابووری و دەسەڵاتی خۆیدا کرد هەمووی بچێتە ژێر پرسیارەوە. بەڵێ زۆر سپاس. بەڵێ کاک عارف دوای دەگەڕێنەوە لای جەنابەت بەڵام پێم خۆش بوو بەڕێز دەروێش فەرهۆ دیارە گرفتی سکایپمان هەبوو ئێستا بە تەلەفۆن لەگەڵماندای جەنابەت دەکرێت باس بکەی کە ئەم شەرمەزاریەی وا گەورە ڕشوە و بەرتی وەرگرتن و پارە خواردن چ کاریگەرێکی بەسەر حکوومەتی سەرۆکوەزیر ڕەجەب تایب ئەردۆغان دێت کە هەروەک بەڕێز عارف نادریش باسی کرد کە وای نیشان دەدا کە نمونەیە کە وەکو حکومداریە لە هەرێمی ڕۆژهەڵاتی نێوەڕاست. بله نه اگر او حکومت لولاتکی ناوا اوروپا بانه زوده استفا خدابو چوبون مالا خورونشتگون هنکی ترجیه واگرتگون اوا دمک دریج اوا چند مهکو او پرزگریک بنابرا جماعت و حکومت ترکیه بسروکاتی اردوغان ده هيا او جماعت هزه دتر دخوازه اقتدار هي اقتدار ده هزه دتر به اردوغان ده عالیه دی ده دخواست اقتدار خو خرج بکه و به هناك تشتانج ده جماعت بستنی سروک و جماعت کنو کل امریکا اف تشتن کو یک پیواژو دست بکریه قبول ندکر و گلک تشتن کو دخواست اردوغان دخواست بخه بن تسیره خو بن دست خو نبگلکی بکیفا جماعت و ام بیجن سروک و نفتلان گلان بو لید عالیه دنده هناك تشتن دن جهنه گمرف بگمان واجی ببیربین اوجی سیاست اگو اردوغان زید داویه ده ذکر بطایبتی و هر دو سال داویه ده نگله که
سرکتی بو یک امریکی جه نخوش بون دو اسرائیلی جه نخوش بو سه یکیتیا اروپا جه نخوش بو و هر دخواست اقتدار هم لترکیه هم لروجلات ناوی و کافکاسیا و هم دیجنوان ولاتین سنترال آسیا و انا بچکی خورتر بکه و بیدلی امریکیا بیدلی سیاستا نافبرنتوی اف سه تشت براستی بونا صدما کو اقتدار اردوغان هر روزا چو برب گنگلیه و چو برب بنکتنه و چو جعالیه که و امریکیا دست خوش پیشگیریایی بشینه جعالیه دی جماعت فتولا گلن دست خوش پیشتایی بشینن و عالیه دنده کتیا اوروپا روز بروز زیادتر رخنل سر حکومت اردوغان دکر اردوغان جی هرچی قاسا هناك تشتبيك آني بنجي لتركيا وطيبتي لسربس غريكا كردا كو جماعات جن نخوش بو فتولا گلن جن نخوش بو بله باسی مسئله کردان دکین برز درش فرها دگرین سونچی اوج زور گرینگ که پاش روزی حکومتی اردوغان تیله دی پروسه اشتی دگرین ولای جناب بلام پیم خوش بو برز حرف نادری هندک باسی آقای رضا زراب کی برز نادری که اوج لنیو جیرا و کان دایا و دگوترید بپی العربیه دیار لا تولی زمانی ورگربو که اوج برگای کاری بو میلیاردری ایرانی بابکی زنجانی کردوا فرمو بەڵێ ئەوەی کە لە ئەنجامی گەماروەکانی کردش بە ئێران هاتە ئاراوە دەوڵەتی ئێران ناچار بوو کە لە ڕێگای کەسانێکی دیکەوە لە ڕێگای کەسە دەوڵەمەندەکانە و لە ڕێگای ساماندارەکان و لە ڕێگای بازرگانانێکەوە کە ناویان دیار نییە کەسانێکی ناوبزرن لە ڕێگای ئەوانەوە هەوڵ بدات کە گەماروە ئابوووریەکان دەور بداتەوە و بەدڵنیاییەوە تورکیە لەم نێوەدا ڕۆڵێکی هەرەسەرەکی بینیوە لە ماوەی ساڵانی ڕابردوودا بەردەوام ڕاگەیاندنەکان لە ئاستی جیهانی و لە تورکیە و لە ئێرانیشتا ئەوەیان بەردەوام بڵاو کردوەوە ئاشکرا کردوتەوە کە لە تورکیەوە بەردەوام تەڵاب و ئێران قاچاق دەکرێت و تەنانەت خۆ بە ئەرزیش هاتوچۆ دەکرێت و یەک لەم کەسە سەرەکیانە کە ئێستاکەیش خۆی لە ئێرانە تاوانی گەندەڵی لە پاڵا ناوی ئاغای بابەکی زەنجانیە کە لەم دووسیەی گرتنی ئاغای ڕەزا زەراب لە تورکیەشدا ڕەزا زەراب باسی ئەوەی کردووە کە سەرۆکی ئەوە بەرپرسی ئەو لە هەموو ئەم کاروبارانەدا و لە هەموو ئەم گەندەڵیانەدا کە کارگێڕی ئەو بووە و ڕێنیشاندەری ئەو بووە بابەکی زەنجانیە و ناوی دوو کەس ئێرانی هەیە یەکی ئاغای ڕەزا زەرابەوە یەکی تر خانمێک بە ناوی کاملیا جەمشیدی و ئەمەیش شتێکی نەهێنی نییە چونکە بینیمان لە ساڵی 2010دا ویکیلیکس بەڵگەنامەیەکی بڵاوە کرد کە لەوەیدا نووسیبووی کە ئامریکا هندی زانیاری هەیە لەوەی کە هند دەسەڵاتی ئاکەپە تووشی گەندەڵیە و ئەمەش پەیوەندی بەوە هەیە کە گەماروەکان بەرامبەر بە ئێران پێشل دەکرێن و لە هندی بەڵگەی تریش لە ناوخۆی تورکیە بوو بوو نمونە لە ساڵی 2011دا 18 ملیۆن و نیو یورۆ پۆلی نەخت لە فڕۆکەخانەی لە رووسیەدا گیرا کە ئەمە پەیوەندی بە ڕەزا زەرابەوە بوو کە لە ڕێگەی تورکیەوە ڕەوانەی رووسیە کرابوو یان لە ساڵی 2012دا مەحمولەیەکی تەڵا لە تورکیەدا دیسانەوە گیرا کە ئەمەش دیسانەوە پەیوەندی بە ڕەزا زەراب و بابەکی زەنجانیە بوو و لە ساڵی 2013دا لە فڕۆکەخانەی ئاتاتورکدا زیاتر لە 1.5 تونتەڵا ئاشکرا بوو کە ئەمەش پەیوەندی بە ڕەزا زەراب و بابەکی زەنجانیە بوو ئەوەی کە بازرگانێکی ئێرانی بە ناوی ڕەزا زەراب کە تەمەنی 29 ساڵانەوە ئەم چونکە ئەم پرۆسەی گەندەڵیەش لە ماوەی 4-5 ساڵی ڕابردوودا هاتوتە ئاراوە ئەمە نیشانی ئەوە دەدات کە ئەمە بەجووری کە دەستی کۆماری ئیسلامی و حکوومەتی ئێران لە نێو ئەم دووسیە گەندەڵیە لە تورکیەدا هەیە لەلایەن خۆی دەسەڵاتەوە بەڵکو لەلایەن مورەکانی خۆیەوە بنە وەکو ڕەزا زەراب و وەکو بابەکی زەنجانی و نیشاندەری ئەوەیە کە گەمار و ئابوووریەکان چەندە تێچووی بۆ کۆماری ئیسلامی و بۆ ئابووری ئێران هەبووە و لەم لایەکی دیکەوە دەوڵەتی ئاغای ئەردوغان بە کەلک وەرگرتن لەو گەمار و ئابووریانەوە پێشەلکردنی گەمار و ئابووریەکان کە تەنانەت باڵوێزخانەی ئەمریکایش بەردەوام هشداری ئەوە داوە کە بانگی گەلی تورکیا واتە هاڵبانگ خەریکە گەماروەکان
پێشل دەکات بۆتە هۆکاری ئەوەی کە ئەم 7 ملیارد یورو لەم نێوەدا جێبەجێ بکرێت و بەشێکی وەکو تەڵا بۆ ئێران قاچاق بکرێت و بەشێکی دیکەی لە ڕێگەی ئێران و بێتە ناو تورکیەوە. بەڵێ جوتان لە بەرنامەی لەگەڵ ڕووداوەکانە من محتەبەر شێروانی لە بڕی هاوکارم بەڵێن ساڵح هەم بەرنمەیە پێشکەش دەکەم. دوو میوانی بەڕێز لەگەڵماندایە بەڕێز عارفی نادری ڕۆژنامەوان و چالاکوان و هەروەها بەڕێز دەروێش فەرهۆ سەرۆکی یانستیتوی کوردی لە بروکسل. بەڕێز دەروێش فەرهۆ پێم خۆش بوو جەنابش زیاتر باسی ڕۆڵی ڕەزا زەرا بکەی و هەروەها ینی وەکو بەڕێز عارف نادری دەڵێتن ئێران ناڕاستە و خۆش دەستی لەم گەندەڵێدا هەبووە. ڕای جەنابەت چییە لە لای تورکیاوە چێ دەستی تێدا بووە؟ ینی زمینە خۆش کراوە ئامادەکاری کراوە ینی ناکرێتن شتی ئەوە گەورە بەو ڕادە زۆرەی بەنهێنی بۆ ئێران بنردرێ ڕادەی زۆری زێر بە تایبەتی. براستی از گرێدانەکەەوە ڕاستوڕێ بە ئیرانی گرێ بدم بەلکی از دوی واریدە نه 100% ئێمن بم لێ هەر احتیمالدا خەباتەکە ئیرانی هەبوو و هەیەژی و تەسیرەکە گەلێکی مەزن ڕەوشا لە تورکیە ڕەوشا تورکیە دەدەبورێ تەسیرێک مەزن دکێ ji ber ku eva çend sala navbera siyaseta Türkiye û Îranê ku Türkiye gelekî bi Amerîka ve didê distenê û li hemberê siyaseta Îranê bi Îranê nexweş dihat û Îran dixwaze bi awayekî dibe ku bi riya çend kesên ji Îranê ku Türkiye'de duwarê ticarî de gelekî xurtin bi wê riyê tîra xwe bide meşandin yan ki wê embargoya li ser Îranê bi awayekî illegal bide şikandin. Vê ez bawer dikim tiştê ku herî mezin dibe li Türkiye ew siyaset Erdoğan AKP ku tê meşandin li Türkiye ne gelekî bi kêfa Amerika bû ne bi gelekî bi kêfa Fethullah Gülen û cemaata wî bû. Cemaata Gülen dît ku çiqa roja diçe hêza wana di îktidara ku vê li Türkiye gu ev çend sala ve nêrî 10 sala bi hev re dimeşînin hêza wana kêmtir dibe û hêza Erdoğan ku ne bi dilê Fethullah Gülen bû zêdetir dibe ew gelekî li zoranî biçû û ev çend mehn ku îxtar li ser îxtarê dida Erdoğan lê Erdoğan gora wî nedikir û guhdariya wî nedikir ji ber vê yekê ew êdî ez dikim bêjim çira kesk li hemberî wî ne da pêxistin. Bêguman ez niha bêjim wela girêdanê vê krîzê rasterê bir Îranê ve heye siyaseta Îranê ve ez ne gelekî piştrastim lê ihtimalek pir mezin tesîra wê jî heye. بەڵێ جۆگرانی بەڕێز هەروواکە ئێمە لەسەر سەتەلای دەبینین بەرنامەی لەگەڵ ڕووداوەکان بڵاو دەکرێتەوە بەرنامەی ڕاستەوخۆیە بە ژمارە تەلەفۆنی 1-222-619-3062 ئێوەی بەڕێزیش دەتوانن بەشداری لەم بەرنامەیە بکەن. بەڕێز دەروێش فەرهۆ هەر لە لای جەنابەت دەبێنمەوە باسی پرۆسەی ئاشتیش با بکەین هێندێک بەڕای جەنابەت ئەمە چ کاریگەریەکی بەسەر پرۆسەی ئاشتیدا دەبێتن و چەندە مەترسی هەیە گەرەوە ببێتە مای ڕوخانی حکوومەت پێشبینی چ دەکەی بۆ پاشەڕۆژی پرۆسەی ئاشتی لە تورکیا؟ پاشەڕۆژە پرۆسەسە ئاشتیە لە تورکیە گرێدایە ئیرۆ پێدا حکوومەتە تورکیە دەولەتە تورکیا ئەوێ چ گاوا باوێژێ ئەگەر دەولەتە تورکیە بوێ حکوومەتێ وەکە بەرێ هەر بە سلۆگانە یەک ملت یەک دەولەت یەک زمان و یەک ئال برێڤە بمەشێ ئەوێ بێگومان tu gavên erînin neyên avêtin û ew ê ev proses mixabin bifeşkilê. Nûke wexta ku Kurd dixwazin ku hinek gavên konkrêt hinek gava ji aliyê dewletê bibînin heta nûke pêk nehatiye. Rast e çend tiştên erênî hatine kirin yanî di dema berê de digotin Kurd nînin nûka dibêjin Kurd hene nûka berê digotin zimanê Kurdî nîne nûka dibêjin zimanê Kurdî heye çend kanalên televizyonê de programên Kurdî çêdibin yan çend xwendegehên prîvê
هاتنەڤەکردن ئەوە چارەسەری نینە و کوردی لەیەکێ قبول ناکن تشتێکی زێدەتر لە تورکیا نەهاتیە پێشبستن و ئەوژی دەبێ سەدەماکۆ بڕاستی حکوومەت ئەردۆغان ئەوێ پشتگیریە کووردا بۆ وی تیژی نەستێنێ ئەگەر هەنە گاوێن کۆنکرێت وەکە پەروەردا بە زمانی زگماکیانی زمانی کوردی وەکە ئەوکە دموکراتیک گۆل هەرێمان پێکوەرێ وەکە کورد زاگونا بنگهین دەجی بگرن ئەگەر ئەف تشتێک نەیەن کورد پشتگیریە نادن ئەردۆغان ئەو پرۆسەس وێ بەر سەقەتبوونێ بەر نەچارە بوونێ دەهەرێ ji ber wê yekê tiştê got hikûmeta Tirkiye bike ji nûka û paş de eger bixwaze li ser hikm bimêne eger bixwaze demokrasî li Tirkiye pêk werê eger bixwaze bi rastî demokrasiyeke di çarçewa weke got em muqayese bi demokrasiya Ewropa re bikin eger bixwaze ev tiş bibe divê pirsgirêka Kurdî bi durustî destbavê jî û bi Kurdara بسەرۆکە vê tevgerê re vê tevgerê re bide bistênê û çareseriyekê bibînî neko bi serê xwe mîna şovalyayê Almana rabê herê bêje ez vê çareseriyê dibînim ez vê çareseriyê dikim û ez hemû tiştî dikim Kurd hene li bersa yek millet em dîsa Türkin yek al dîsa ala Tirkiye yek dewlet û nizanim yek ziman nabe ev tişt vê hinek gavên konkrêt werin avêtin بەڵێ پێم خۆش بووە بەڕێز عارف نادری جەنابیشت بەلێکدانەوەی جەنابەت ینی ئەم بارەی کە ئێستا حکوومەتی سەرۆکوەزیر ڕەجەب تاییب ئەردۆغان تێکەوتووە چ کاریگەریی بەسەر پرۆسەی ئاشتیدا دەبێتن و ئایا کوردەکان لێرە هیچ دەستە باڵایەکیان دەبێتن یان ناوکو مەردیان هەبێتن بۆ بەردەوامی پشتیوانی لە حکوومەتیش بەڵێ ئەم دۆخەهانوکەیە لە تورکیا لە دوو لایەنەوە بوو کاریگەری لەسەری پرسی کورد هەیە یەکی خودی پێگەی کورد و پێگەی هێزی کوردی ئەوەی کە لە هەڵبژاردنەکانی چەند مانگی داهاتوودا دەوڵەتی ئاغای ئەردۆغان خۆی ئامادە کردو کە بتوانێت کۆمەڵی باژێرانی لە کوردەکان بستێنێتەوە و دیسانەوە لە باکووری کوردستان بەشێک لە باژێروانیەکان بخاتە ژێردەستی خۆی و ئەمەش لەو ڕێگەوە بوو کە پەردەوام تۆمەتی گەندەڵی ئابووری دەخستە پاڵ ئەو شارەوانەکانی پەیوەندیدار بە تەپەوە و شارەوانە کوردەکانەوە بەڵام ئەمە دەبێتە هۆکاری ئەوەی کە ئەم ئاشکرابوونی گەندەڵیانە پێگەی کورد و بەتایبەت ڕێژەی دەنگی کورد لە هەڵبژاردنەکانی چەند مانگی داهاتوو بوو شارەوانیەکان لە باکووری کوردستاندا بباتە سەرەوە و ڕێژەی دەنگی لایەنگرانی پارتی داد و گەشەبێزان بهێنێتە خوارەوە چونکە بینیم ئەندەم ڕۆژانەیشدا دیسانەوە ئێمڕۆژیش ئەندام پارلەمانێکی ئاکەپە لەو پارسە کێشایەوە و ڕەنگە لە ڕۆژانی داهاتووشە لە ناوچەی باکووری کوردستاندا کۆمەڵی دیکە لە ئەندامانی ئاکەپە بکێشنەوە بێنە ڕێزی هێزە کوردیەکان واتە بەتەپەوە بەڵام لە کوردخایەندا ئەمن پێم وایە لەسەر پرسەی وتوێژەکانی ئاشتی ڕەنگە کاریگەری نەرێنی هەبێت و ببێتە هۆکاری ئەوە کە ئەو پرسەی کە ئێستاکە خەریکە زۆر هێدی دەچێتە پێشەوە دیسانەوە هێدی تر بێتەوە و ئەم لایەنەکان هەم پارتەنەتەوە پەرستەکان و هەم لایەنگرانی بزوتنەوەی هەزیمەت کە سەرباغی فتحڵا گولەنن و ئەوان بە جووری دژایەتی پرۆسەی ئاشتین و ئەو جۆرەش کرد لە ڕاگەیاندنەکانی ئەوان لە تلڤیزیونەکانی ئەوان و لە ڕۆژنامەکانی پەیوەندیدار بە بزوتنەوەی ئاغای گولەنەوە دەرەکەوێت ئەوان پرۆسەی ئاشتیان زۆر پێ خۆشنیەوە پیان وایە کە دەوڵەتی ئەردۆغان خەریکە بایەخی زیاتر بەهێزی پەکەکەدا و هەموو تێژانە بۆتە هۆکاری ئەوەی کە پەکەکە مەیدانی مانۆر لە باکووری کوردستان لە تورکیادا زیاتر بێتەوە بۆیە لەم ئاراستەیەدا ئەگەر ڕێکەوتنی لە نێوان لایەنگرانی گولەن و لایەنگرانی ئەردۆغاندا بێتە ئاراوە من پێم وایە لە کوردخایەندا کاریگەری نەرێنی لەسەر پرۆسەی وتوێژەکانی ئاشتی لە نێوانی کوردەکان و دەوڵەتی ئەردۆغاندا دەبێت بەس بۆ خودی پێگەی کورد لە ناو باکووری کوردستان لە تورکیادا پێگەی کورد بەهۆی ئەم ئاشکرابوونی گەندەڵیەکانی دەسەڵاتی ئەردۆغانەوە بەهێزتر دەبێت و کورد دەتوانێت زیاتر لە جاران و بە دەنگێکی بەهێزترەوە ڕەخنەکانی خۆی ئاراستەی دەسەڵاتی ئەردۆغان بکات چونکە کوردەکانیش هەمیشە باسییان دەوە کردووە کە لە نێو دەوڵەتی تورکیەدا دەوڵەتێکی نەهێنی هەیە دەوڵەتی لە سێبەر هەیە و خودی ئەردۆغانیش لەم ڕۆژانەدا دانی بەمەدانیا کە ئەگەر پێشتر توانیویانە ئەرگەنە
کون لە نێوبەبان ئێستاکە کەسانی سەر بە فەتحوڵا گولەنن کە ویستویانە دەوڵەتی دەستێبەر و دەوڵەتی نەهێنی لە نێو دەوڵەتی خودی تورکیەدا بەڕێوە ببەن و ئەوەیش کە دەستگای دادی تورکیە و هێزەکانی پلیس لەژێر کاریگەری هێزەکانی فەتحوڵا گولەندن و ئاغای ئەردوغان دانی بەمەدا ناوە و بینیمان لەم ڕۆژانەدا کە بڕیار بوو 5 پارلەمانتاری کورد کە لە زیندانەکانی تورکیەدان ئازاد بکرێن ئەمە دەستگای دادی تورکیە بوو کە مۆڵەتی وەهاکارێکی نادا و ئەمە نیشانەی ئەوە بوو کە هێزەکانی سەر بە فەتحوڵا گولەن کاریگەری نەرینیان هەیە لەسەر بەرەو پێشچوونی پرسەی ئاشتی لە تورکیەدا. بەڵێ بەڕێز دەروێش فەرهۆ پێم خۆش بوو جەناب لە کۆتاییدا بەڕای جەنابەت چونکی نزیکەی 2 دقەمان کاتماوە تکایە زۆر بە کورتی بەڕای جەنابەت ئایا حکوومەتی سەرۆکوەزیر ڕەجەب تایب ئەردوغان هەق پارتی لەبەر ئەم شەرمەزاری و گەندەڵی ڕزگاریان دەبێتن یا نا یا ئەوە وەکو کوردەواری دەڵێتن سەریان دەخواتن ینی لە ناو دەچن بە هۆیەوە؟ ولا اگر بری نهاجی مگوت اگر اردوان پچکی بناموس و شرف بانه او استفاق خدا بانه هر چوبان المالا خورونشت بانه لی عادت سیاست مدارین رجلات ناوین نینج بونی ویتشتی یعنی اگر اردوغان بوی اوای بری و مشی او سیاست مدارین کرد دگرتیگاه هم ده برنه دنیری 10,000 کس جغینی او 4-5 پارلمانترین کرد گو دگرتیگاه ده همه به 10,000 پارلمان سیاست مدارین کرد د نوا پروسس گلکی خراب دنه اگر هنک گاوان باویجه هنک سوزان به کرداره لسر ماسه بده دبیگو اوی سرکتنه که نهج بو اردوغان لی اگر مینا بره سیاست خو بردوام بکه هر اردوغان بیجه از باور بکم او سر نکوه او بن بکوه او ری و میدان جماعت ربیلی مجبور برش برگو دوی دوره ده او پارتیا جهپه و یا مهپه جی او عادیکاریا فتوله گلن بکن گو اردوغان بدون عرضه افجی و نجبو ترکیه نجبو کرده و نجبو تو کسی که باز بجبو دموکراسی او برب سیاست که خرابتر هره از هیوی دکن که کرجی دوی که لیکه ده سیاست که خوی باش مینا کو بدپا وی که لیکه وک صلاحتین دمیرتاش آخفت سیاست که خوی باش دکن و اوی باور دکن سیاست واجی بسر بکوه نبکوون آلیه کسی گو گنگلیه دکن نجی که یک مدجمناتیا کرده دکن. بله زور سپاسی بەشداریتان دەکەم لە بەرنامەی لەگەڵ ڕووداوەکان بەڕێز دەروێش فەرهۆ سەرۆکی ئەنستیتۆی کورد لە بروکسل و بەڕێز عارفی نادری ڕۆژنامەوان و چالاکوان لە ئۆسلۆ لە نۆروێژ لەگەڵماندا بوون. سپاسی جەنابتان دەکەم بۆ بەشداریتان لە بەرنامەی لەگەڵ ڕووداوەکان. سەرکەوتن بۆیەوە. لەگەڵ ڕووداوەکاندا لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە پێشکەش کرا.